سڵاتان لەبێم کاتتان باش هەمووتان بەخێر بێنەوە سەرسەر و سەرچاوم هاوڕێنی بەڕێز ئەم جاریان تۆزێک بە کورتی پەخشێک ساز دەکەین چونکە دوێنێ تا ڕادێک لەسەر ئەو بابەتە قسەم کردبوو وە تا بەرەولوت کە هەڵکشانی چاینا لەسەر حیسابی ئەمریکا بە تایبەتیش لەسەر دەمی دۆناڵد ترامپدا و دیارە سبەینە دووز بە دۆناڵد ترامپ دەچێتە سەردانی پەکین لەوێ هاوپیشەکەی شی جینپین و ڕقی بە گەورە جیهانیەکەی دەبینێ و لەسەر ئەمەدا چۆن ڕێک دەکەون چۆن ڕێک ناکەون نازانێت لە هەمان کاتدا لەو بەرنمەیەدا جاری تازێ من باسی دەکەم باس لە نیشانەکانی پوکانەوەی ڤلادیمیر پوتین دەکەین و ئەمە تا ڕادەیەک لە مێدیاکانی خۆر ئاوادا تەنانەت لە مێدیاکانی مۆسکۆ و ئاسیەشدا تا ڕادەیەک هەست بەوە دەکەین کە پوتین بەرەو پوکانەوە دەچێ ینی ناڵێن پوتین لە ناو دەچێ پوتین دەڕوخێ پوتین تیرۆر دەکرێت پوتین شەڕ دەدۆڕێنێ بەڵام ئەو ئاستەی جارانی هێز لە لای پوتینی ڕووسیادا نامێنێ بە کورتی لەسەر ئەو دوو بابەتانە قسە دەکەین تکایە هەوڵ بدەن لە کەناڵی یوتیوب وەرنە سەر بابەتەکە تەماشا بکەن لەسەر فێسبوک ئەو بابەتە بەردەوام ناکا وەر لەسەر کەناڵی یوتیوب بەڵێ دوێنێ باسم کرد 14 و 15 ئەو مانگە ترامپ سەردانی پەکین دەکا و چاوی بە شی جینپین دەکەوێت وەفدێکی قەڵە باڵغ لە هەردوو لە ئێستاکە ڕێکخراوە و وەفدەکە هەموو لایەنەکانی تێدایە لە ئاینی جەنگ لە ئاینی ئیستیخباراتی لە ئاینی استراتیژی بەڵام بە تایبەتی لە ئاینی بازرگانی و لایەنی پیشەسازی زۆر لەخۆ دەگرێ هەموو کۆمپانیاکانی پیشەسازی بە تایبەتی پیشەسازی زیرەک تەلەفۆن کۆمپیوتەر ئۆتۆمبیل و بابەتەکانی دیکە هەر هەمویان لەناو هەردوولادا جێگا دەگرن ماوەیەکی درێژە ترامپ خۆی لە بۆ ئەوە ئامادە دەکات لەوەتەی هاتۆتە سەردەسەڵات هەموو هەڵمەتەکانی بەرەو چاینا ئەچن بەڵام هەڵمەتەکەی لە ناوەڕاستدا لە دوورگەی هورمزدا پچرا دوێنێ باسم کرد ئامانج لە سەردانەکەی ترامپ لەو کاتەدا ئەوە بوو هەتاوەکو سەردانەکە دەکرێت کێشەکانی ئێرانی شۆک و ڤەنزوێلا چارەسەر بکە و بە دەستێکی پڕەوە بە سینگێکی دەرپەڕی و ماسوولکەیەکی بەهێزەوە بچێ لە بەرامبەر شی جینپیندانی شێو ئیتیفاقی لەگەڵ بکە لەسەر چەند بابەتێک و ئیتیفاقەکانیش کورتکردنەوەی دەستی هەژمونگرایی چاینا دەبێ بە تایبەتی لە بوارەکانی ئابووری لە جیهاندا ئەگەر ئەوە نەبێ لە بەرامبەریدا کارتی ڤەنزوێلا کارتی ئێران و کارتی پترۆلی بەکاربێنێ و لە هەمان کاتدا کارتی تایوانی لە بەرامبەردا بەکاربێنێ بەڵام ئێستاکە تەماشا دەکەین مەسەلەکە بەو شێوەیە بەڵکو ئەم شەڕە وای کرد نەوەک بە تەنیا ئەمریکا لە ئێران ئامانجەکانی نەپێکەنێ بەڵکو ترامپ کارێکی وای کرد تەنانەت متفقێکی وەکو هیندستان متفقێکی ئەمریکای وەکو هیندستان و دوژمنێکی وەکو چین لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە وەلایەنێک دەوڵەتێک کە ئەکرێ ببێتە ئالتەرناتیفی ئەو پۆتانسیلیەوەی تێدای ببێتە ئالتەرناتیفی چین کە پێشتر لە سەردەمی بایدندا ئامادەکاری بۆ دەکرا تەنانەت ئەویشی لە خۆ دوورخستەوە بە سزا گومرگیەکانی و لە دواییشدا بە مەسەلەی فرۆشتن و نەفرۆشتنی نەوتی ئێران بۆ هیندستان و فرۆشتن و نەفرۆشتنی کڕین و نێکڕینی نەوتی رووسیا لەلایەن هیندستانەوە وای کرد ئێستا کە هیند ببێتە یەک لە وڵاتانەی کە لە هەمویان زیاتر هەوڵی پەیوەندێکی باشتر لەگەڵ چاینادا لە دەستی ئێران ئەویش دەرچوو پاشان لە دەوروبەری چین ئێمە کۆریای باکوورمان هەبوو ژاپۆنیامان هەبوو فلیپینمان هەبوو و ئامانە هەر هەمویان دوورگەی سەربازی گەورە بوون لە دەوروبەری چیندا جگە لە تایوان بەڵام ئێستاکە هەر هەمویان ئەمانە ئەڵێن
ئەمریکا نەیتوانی خۆی بپارێزی، ئەمریکا نەیتوانی متتەفقە منداڵەکەی خۆی بپارێزی کە ئیسرائیلە، ئەمریکا نەیتوانی متتەفقە عەرەبیەکان و کەنداویەکانی خۆی بپارێزی. ئێمە چۆن دەپارێزی لە ناودەمی ئەزیادا، واتە لە ناودەمی چاینەدا. لەبۆ هەندێ ئێستاکە هەر هەموو ئەمانە لەلایەک خۆیان پرچەک دەکەن و لەلایەکی کە هەوڵەدەن بەبێ ئەمریکا بە پشت نەبەستن بە ئەمریکادا سیاسەتێکی دیکە ئەنجام بدەن. بەبێ ئەمریکاش بە پشت نەبەستن بە ئەمریکادا لە ناوچەکەدا ئەتۆ ناچاری یان پشت بە رووسیا بەبستی کە ئێستا مەحاڵە، چونکە رووسیا بەخۆی پاشاندەی نەسەری لە وەزایکی خراپدایە لە ناو شەڕدا، ناچاری سەر لە نوێی سیاسەتی خۆت لەگەڵ چاینا بەرەو گۆڕانکاری و وەرچەرخانەوە ببی. لە هەمووی گرنگتر قەیرانی هورموز بازاری چینی بەرەو بژانەوە بردووە کە کەم کەس قسەی لەسەر دەکا. ئەو چیە؟ ڕاستە قەیرانی هورموز زیانێک بە چین دەگەینێ. چین بە تەنیا بۆ ماوەی 6 مانگ تا 9 مانگ پترۆلی دەپۆ کردووە، واتە ڕەزەرڤەی کردووە، بەڵام دوای ئەو 9 مانگە پێویستی بە پترۆل دەبێت. لە ئێستاوە خەریکە بەکارهێنانی پترۆل کەم تا کەم کەمتر دەکاتەوە. بەڵام لە بیرمان نەچێ لەگەڵ ئەوەی کە قەیرانی پترۆل دێتە ئاراوە، وڵاتانی جیهان لە جاران گەلێک زیاتر بەرەو وزەی خۆر دەچن. وزەی خۆر دەچن، هەر کەس ئێستاکە وزەی خۆر دەچی. ئێستاکە ئەفریقا، بازارەکانی ئەفریقا پڕ بووە لە ئۆتۆمبیلی کە بە وزەی خۆر کار دەکا، ینی ئۆتۆمبیلەکە بەخۆی زۆنە پانێڵە تاقی شەمسیە بەخۆی سەرەوەی و خوارەوەشی بەشێک سەر سندوقەکەی و سەر ئەوەکانی پێشیەکەی ئەوانە هەمویان تاقی شەمسین و لە ناوەدا پاتریەک هەیە بە ڕۆژ بە تاقی شەمسیەکە مانتۆڕەکەی بەکاردێنی و پاتریەکەشی خەزن دەکا لە بۆ شەو، لە بۆ شەویش ئەتوانی بە ئۆتۆمبیلە حرەکەت بکەیت بە هیچ شێوەیەک پێویست بە بنزین و بە کارەباش نییە. ئۆتۆمبیلەکە خۆی کار دەکات بە هەموو شێوەیەک. لە ئەفریقاشدا خۆرگەلێک زۆرە. بۆ نمونە جا ئەمانە لەکوێ دێن؟ ئەمانە زیاتر تەکنۆلۆژیای چینینە، یعنی تەکنۆلۆژیاکانی زیرەکی وزەی خۆر زیاتر و هەرزانترینیان و زۆرترینیان چینیە. ناڵێن بەتەنیا چین بەرهەمدێنێ، بەڵام چین لە هەمویان زیاتر بەرهەمدێنێ و لە هەمووشیان هەرزانتر ئەتوانێت بەرهەم بێنێ. ئەمەیان زۆر گرنگە و چین سیاسەتێکی دیکەشی هەیە. ئەمانە ئەکرێ بە وەکو جۆرە قەرزێک بۆ وڵاتانە بدە، ئەو وڵاتانی کە پارەیان نییە بۆ ئەوەی بتوانن پارەکە پەیتا بدەنەوە و ئەگەر نەیاندایەوە گرێبەستێکی ڕەش لەگەڵ چاینا ئەنجام دەدەن. کەواتە ئێستاکە لەو جەنگەدا جگە لەوەی هەژمونگەرایی ئێران بەرەو لاوازی چووە، جگە لەوەی هاوپەیمانەکانی لێی دوو دڵن، لە هەمان کاتدا چاینا لە بەروبوومەکانی دیکەی چاینا زیاتر بەرەو بازارەکانی جیهاندا دەڕۆن و ئەوە ئەمریکای زیاتر بەرەو شێتبوون بردووە. وە کەواتە ئێستاکە یەک شت ماوە بۆ چاینەکە بیکە. چاوەڕوانیەکەشی لە ترامپ ئەوەیە، من پێم وایە سبەینە دووزبەی جوانترین و خۆشترین و بەکاریگرتن پێشوازی لە ترامپ دەکەن، چونکە ئەوان خاڵە لاوازەکەی ترامپ دەناسن، بەسەریدا هەڵ بڵێ و گۆرانی بۆ بڵێ و پێشوازیەکی باشی لێ بکە بە هەسپی چینی و بە چوزان و خواردنی چینی ویتر و بەسەریدا هەڵ بڵێ، ئەوە ئەتوانی قسەیەکی لە دەمدا دەربینی. ئەویش چیە؟ کاتی تایوانە. ترامپ پێشەوەی سەردان بکە شتێکی لە دەم دەرکەن، گوتی ئەوان لەگەڵ ئەوەدانین کە تایوان لە چاینا جیاب بێتەوە، شتێکی وای گوت. بەڵام ئێستا کە شی جینپین ئەوەی ناوێت، شی جینپین زیاتری دەوێت، دەیهەوێ بڵێ ئێمە لەگەڵ ئەوەداین کە تایوان بچێتەوە ناو چاینا. ئەوەی دەوێت ئێستاکە هەموو پێم وابێنی بە هەموو بیرۆکراسیەکانی ئەمریکا خەریکی ئەوان بۆ ئەوەی هەموو قسەکانی ترامپ لەسەر کاغەزدا بنووسن، بۆ ئەوەی شتێکی لەدەم بەر نەبێتەوە، شتێکی لەدەم دەرنەکەوێتەوە. بەڵام دیسانیش ئەمە
کارێکی سەختە ڕنگ بێ لە کۆبوونەوە چاپەمەنیەکاندا لە بەرامبەر ڕۆژنامەوانەکاندا دیسان ئەمە ئەو جۆرە قسەیە لە دەمی ترامپ بێنە دەرەوە بەگشتی ئێستاکە پێم وایە لە بەرامبەر ئەمریکا چاینا لە بەرامبەر مادە دەگمەنەکان کە ئەمریکا زۆر پێویستی پێێتی پێشتر ئەمریکا ئابلۆقەی دانا بۆ سەرچین ڕاستی ئابلۆقەی لە 150 و لە 100 و لە 150 کەما بگاتە لە 100 ئینجا شیجی پێوتی لە 160 کانزا دەگمەنەکانی جیهان کە لە بۆ تەکنۆلۆژیای زیرەک بەکاردێنێ بە تایبەتی ئۆتۆمبیلی کارەبایی ڕادار موشک فڕۆکە هەتا وەکو دەگاتە تەلەفۆن ئەمانە هەر هەمێ لە 160 لە دەستی منن من نایفرۆشم بە ئەمریکا هەر وڵاتێکیش بیفرۆشی بە ئەمریکا من ئابلۆقی دەخەمە سەری لە بۆ هەندێک ترامپ کۆتایی بە هەموو ئابلۆکانی هێنا ئێستا کە لە بەرامبەر سربەستکردنی بازرگانی مادە دەگمەنەکان ڕنگ بێت چاینا تایوانی بووە جا چۆنی دەوێت جارێ ئەمەیان نازانین ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەگشتی ئەتوانم بڵێم دووبارەی ناکەمەوە دوێنێ زۆرم قسە لەسەر کرد ترامپ بە دەستێکی بەتاڵەوە بەرەو چاینا بەڕێ دەکەوێت بابزانین چۆن دەگەڕێتەوە هاوڕێن لە بەشی دووەمی بەرنامەکەدا باس لە لاوازی پوتین دەکەین ماوەیەکە لەسەر پوتین قسە دەکرێت کە پوتین بەرەو لاوازی دەچێت بەڵام نیشانەکانمان کێ نێبینین لە پێش نۆی مایزدا بینیمە نۆی مایس لە مەیدانی سوور گەڕەکی سوور مەیدانی سوور ناوچەی سوور ساڵانە یادی سەرکەوتنی یەکێتی سۆڤێت بەسەر نازیەکاندا لە جەنگی جیهانی دووەمیندا دەکرێتەوە کە سۆڤێت وابزانم 25 میلیۆن شەهیدیدا بۆ بەشی زۆریان ڕووسی بوون نەتەوەی ڕووسی بوون و ئەوانیش بوون یەکەمین جار بەرلینیان کۆنتڕۆل کرد ڕووسەکان بوون یەکەمین جار بەرلینیان گرت و ڕووسەکان سەرکەوتن بەسەر نازی وەکو تاقە بەرهەمی خۆیان دەبین ئەوە لە بۆوان زۆر گرنگە ساڵانە زۆر قەڵەباڵغ تێدەپەڕێ ئەم ساڵەکە زۆر قەڵەباڵغ نەبوو لە هەمان کاتدا 3 ڕۆژ بەرلەوە پوتین داوای لە ترامپ کرد بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی ئۆکرانیا ڕازی بکات تاوەکو لە ماوەی 3 ڕۆژدا ئاگربەستێک ڕابگەین من قسەم لەسەر ئەوە کرد ئاگربەستێک ڕابگەینن چونکە ئێستاکە ئۆکرانیا بەهۆی تەکنۆلۆژیای پێشکەوتی بەریتانیەوە گەشتۆتە ئەو ئاستای بە درۆن هەر شوێنێک بیهێوێت لە مۆسکۆ ئەتوانی بیپێکەنی بەر لەو بۆنەیە چەند ناوچەیەکی لە هەمان شوێن بردومانکردن بە درۆنەکانی و ئەتوانێ لە هەمان کاتدا ئۆکرانیان لە ناو هێڕشێکی زۆر توندایە بە تایبەتی لە بڕبڕە پشتی ئابووری رووسیا دەداواتە ڕافینەکانی پترۆلی دەتەقێنیتەوە بۆردیەکانی پترۆلی دەتەقێنیتەوە و ئەوە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر رووسیا کردووە لە بەرچیوا دەکات لە بەرەوەی رووسیا لەو شەڕێکە لەو قەیرانێک لەو ئەزمەیەکە لە کەنداو هەیە سوود وەردەگرێت لە سای ئەو ئەزمەیە پترۆل گەشتە $120 شتێکی وە لە بۆ رووسیا ئەوە نیعمەتە رووسیا بۆ پترۆل بە $70 بفرۆشێ بە 2 قات دەیفرۆشی لە بەرامبەرەوە ئۆکرانیا هێڕشی زۆر گەورەی دەکاتە سەر لە هەمان کاتدا ئێستا کە دەرکەوتووە کوژراوەکانی رووسیا گەلێک زۆرە لەو جەنگەی ئەو 5 ساڵەدا یعنی کوژرا و برینداری سەقەت برینداری دەم درێژ دوور و درێژ نزیکی میلیۆنێک دەبنەوە وا دیارە لێرەدا ئۆکرانیاش ڕوبع میلیۆنێک کوژراوی هەیە بە تەنیا کوژراو ئەمەشیان کەم نییە بەڵام ئەوەی رووسیا گەلێک زۆرە ڕووسەکان هەروان ڕووسەکان وەکوتم لە بەرامبەر نازیشدا 25 میلیۆن شەهیدیاندا ئامادەن قوربانی بدەن ئەو قوربانیای نیوەی نفوسی رووسیا ئەو کاتە لە جەنگێکدا شەهید بوو لە جەنگی جیهانی دووەمیندا لە بۆ ئەوەی جەنگێک ببنەوە ئامادەن نیوەی نفوسی خۆیان بە کوشتن بدەن ئەمە لە سەردەمی ستالینیش هەبوو لە سەردەمی پوتینیشدا ئێستا وایە بەڵام لە نۆی مایزدا بینیمان کە ئاهەنگەکە زۆر بە کز و لاوازی بەڕێوە چوو و لە هەمان کاتدا پوتین بانگەوازیەکی وای کرد کە کۆتایی جەنگەکە نزیک بۆتەوە
ئەمە نیشانمان ئەدا ئەو شتانی کە ماوەیەکە لەسەر پوتین دەنووسێن تا ڕادێک ڕاستە کە بەرەو لاوازی دەچێ و لاوازیەکەی بەتەنیا لایەنی سەربازی و ئابووری نیە بەڵکو لە ناوخۆدا لە ناوەخۆدا تاوەکو دێ خەڵکی رووسیا کۆمەلگەی رووسیا لە بەرامبەر پوتین و سیاسەتەکەی و پیلانەکانی وەکو ترامپی بەسەر هاات ئەویش دەیگوت دەچینە کیف بە 2 ڕۆژۆنا پێشوازیمان لێ دەکەن بەڵام تەماشامان کرد 5 ساڵی خەیان هەر دەیگوت سپیسا ئۆپەراسی سپیسا ئۆپەراسی سپیسا ئۆپەراسی بەڕوسی ینی ئۆپەراسیۆنی سپیشیال ئۆپەریشن ینی ئۆپەراسیۆنێکی تایبەت دەکەین ئێمە لە بۆ جەنگ نهاتوین ئێمە نهاتوینە جەنگکەین ئێمە لە بەرامبەر نیۆنازیەکاندا ئۆپەراسیۆنی تایبەت دەکەن بەڵام 5 ساڵی خایاندن 1 ملیۆن خەڵک کوژراوە و رووسیا ئێستاکە بەڕاستی زەحمەتی دەبینێت لەوەی کە بۆشایی کە سەرباز پەیدا بکە بیانێریتە جەنگ لە بۆ هەندێک تەماشا دەکەین ڕاستە لە رووسیادا ئێستا ڕەکەبەرێک لە بەرامبەر پوتین نییە بەڵام ئەوەی دەبینین ئەگەر مرۆڤ بەوردی تەماشای چاپەمەنیەکەم بکە بتوانێت هەوڵ بدە پەیامی لێ دەربخە بە سەدحی تەماشاینەکە دەبینین کە بەڕاستی لەناو خەڵکدا لەناو کۆمەلگەدا ئۆپۆزیسیۆنێک خەریکە دروست دەبێت لە بەرامبەر پوتینی رووسیادا و ئەمە پوتین پێم وایە بەرەو شوێنێک دەبا کە کۆتایی بەو جەنگە بێنێ بۆ ئەوەی زیاتر زەرەری زۆر گەورەتر لە دەست نەدا با بزانین کۆتاییەکەی چۆن دەبێت جارێ ئەمیان دیار نییە بەڵام من لەو بارەیەوە ئاگربەستێک بە دوور نازانم ئاگربەستی بانگەوازیەکی ئاگربەست بە دوور نازانم ڕنگ بێ پوتین هەر لە ڕێگەی ترامپەوە بتوانێت ئەم کارە لە ئایندەدا ئەنجام بدە بەڵێ دێما کۆتایی ئەو بەرنمەیە سوپاستا دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون تکایە هەوڵ بدەن تەواوی بەرنمەکە شێر بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن خەڵک دەزانم زۆر سەرنج ناداتە سەر سیاسەتی دەرەوە بەڵام هاوڕێیان ئێمە نابێ بە تەنیا چاومان لەوە بێ هەمای حاجی مەحموود چیود ئۆجەلان چیود بافل چیود مەسعود بارزانی چیود بەڕاستی ئەمانە شتی هەندێک بێمەعانانە چونکە ئێمە نەتەوەیەکی نە دەوڵەتمان هەیە نە هیچ نەستاتیوێکمان هەیە لە بۆ هەندێک ئەتۆ دەبێ ئەگەر بتەوێت لە دنیا بینی تێبگەی ئەگەر بتەوێت لەوە تێبگەی کە جیهان بەرەو کوێ دەچێت دەبێ سیاست لە ئاستی گشتیدا لە کۆی گشتیدا گرنگی پێ بدەی و هەوڵ بدەی لێی تێبگەی بەڵێ سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵم دابوون و دووبارە تکاتان لێ دەکەم یارمەتیمان بدەن بۆ گەیاندنی بەرنمەکانمان کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیان کابزانم کاکە یەکەم جار چ گوتیە کاکیوە ئەو لە گۆڕ ئابوووریە زەمانی بەرێ زەمانی ڕێیە یاموش حەریر دەوڵەت تا چینێ لەستا هەفتەژە ئابووریە ژیانێ گربوو بن دەستێخوا ما جارێکدن ئەو مەرجی زەمینی بەرێوە کاک یەکەمین جار هاوڕێیانی سۆرەنی زمان تکاتان لێ دەکەم کە ئێوە کۆمنتێک دەنووسن هەوڵ بدەن بە زاراوەی بە نووسینی سۆرانی عەرەبیەکە بنووسن بەڕاستی چونکە هەستەکەم هەندێک زار زەحمەتی دەبینێ و هەرچەندە کاک یەکەمین جار زۆر بە جوانی نووسیە بەڵام وامزەنی کرمانجە بەڵێ ئەمەیان ڕاستە بەڵام جارێ تەماشا دەکەین هەتاوەکو ئارامیەک لە ناوچەکەدا دروست نەبێ ڕێگای ئاوریشم بەڕاستی جارێ ئیستیقرارێکی تێدا نیە ڕێگەی ئاوریشم لە دەریاوە لە وشکانیەوە لە قەفقاسیەوە لە هەموو شوێنەکاندا ناڵێم پەچی کەوتووە بەڵام ڕۆبەڕۆی هەندێک تەحەدیە دەبێ ناوچەکان ئارام ببنەوە جەنگەکان ڕابۆستن کۆتەیان پێبێ ئینجا ئەتوانین لەسەر ئەو بابەتە قسە بکەین سوپاستانەکەم کەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەر بژین هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش